سلااوان لێبێ بینەرە ڕێزدارەکانی تەلەڤیزۆنی کورزات من کامیل بازرگانم لە ڕادیۆی کۆسمۆ کوردی VDR کار دەکەم و ئەمە ستودیۆیە کە لە ستودیۆکانی ئەم تەلەڤیزۆن و ڕادیۆیی VDR فەرمونون لەگەڵمان بن بۆ گەشتێک بەناو ستودیۆکەیە و شێوەی ئامادەکردنی بەرنامەی کوردی فەرمونون. سلااوان لێبێت جۆگرە ڕزدارەکانی کۆسمۆ کوردی بە شێوەیەک و لە هەر شوێنێک جۆ لە بەشی کوردی ئەم هەفتەیەگرن و من کامیل بازرگان بۆ ماوەی یەک کاتژمێر لە ڕادیۆی VDR کۆسمەوە بەشی کوردی ئەم هەفتەی کۆسمۆ کوردیتان پێشکەش دەکەم. بەرنامەی کوردی ڕاستەکەی مانگی 2 ساڵی 1970 دەستی پێکرد پەخشکرایانی لەگەڵ لە ئەو ساکە لە شاری دۆرتمۆند بە 8 زمان VDR کە پێڵەن West Deutsche Rundfunk بۆ چەند زمانێک بەرنامەی بڵێن پێشکەش کرد کەی چێلەوانە کوردی بوو. کوردی بە کرمانجی و سۆرانی لە سەرتاوە دەستی پێکرد لە مانگی وەکوتم 1970 ئەو کاتە 20 خولەک بەرنامەمان هەبوو هەفتەی جارێ نەک هەموو ڕۆژە هەفتەی جارێ. ڕاستەکەی کە بەرنامەکە دەستی پێکرد تورکە نەتۆپەرستەکان پرۆتستیشی زۆریان کرد لە شاری دۆرتمۆند بە تایبەت و لە هەموو شوێنێ بە پلاکات دژایەتی ئەم VDR-یانە کرد کە ئەم بەرنمەیە کە گوێ لێ نەگرێ و ئەم زمانە هەربوونی نییە پرۆتستێکی زۆریان کە 32 ڕێکخراوی نەتۆپەرستی تورک ئیمزایان کۆ کردەوە کە دابخرێ بەڵام لەو کاتلەیە ئەوەی سەرپەرشتیە کرد ڕۆژنامەوانێکی زۆر بێر بوو ڕاستەکەی یۆگن هۆپە کە ئێستا کۆچی دوایی کردەوە چەندجایش لە کوردستان بوو ئەو هەر کۆڵی نیا و نەترسە حتا شکاتیان لێ کرد و کە هەڕەشیان لێ کرد کە مناڵەکانی بەرفێنن خۆی بەرفێنن ماوەیەک بە پۆلیزیان هێنا بۆ بەرنمەکە بەڵام هەر کۆڵی نیا و هانی هەموویە من بێگومان دوایی دەسم پێ کرد لە بەرنمەکە ئیش بکەم من یەک ساڵی 1993 دەسم پێکرد لەو کاتەوە تا ئێستا بەردەوامم بە چەند قۆناغێکە ڕۆی بەرنمەکە هەڵجار هەر بۆ ناو شاری ئەو شارە بوو دۆرتمۆند دوای وردە کرایەوە یعنی ئەوانەی لێ ئیشیانە کرد هەر ئەیانتوانی ڕووداوەکان لەسەر کورد یا دەربارەی کورد لەو شاریا بکەن دوای وردە کرایەوە لە هەرێمەکەیە بەرنامە کرا دوایی لە هەموو ئەڵمانیا و لە هەموو دنیاە و لە کوردستانە و کە نەوەیەک بڵێنە و ڕووداوانە ڕوویە یا هەڵەبجە زیاتر بەرنامەکرا و کاتە کە چیمابارانی هەڵەبجەش بوو چەند بریناری هێنرانە نزیکی دۆرتمۆند گەرزنکردن لە نەخۆشخانەی لێبوون ئەوانیش گفتوگویان لەگەڵ کرا و لەگەڵ لەسەر ئەوانیش بەرنامەکرا. پاشان بەرنمەکە تۆزی زیایی کرد بوو بە 30 خولەک دوایی وردە ئەو بێگومان ئەو کەسانەی کە بەرپرسی بوون بڕیارانەیە و کە زیاب کریا زیان نەکرێت دایمەش لە مەترسیا بوو چکم ڕاستێکی تورکەنەوە نەتۆپەرستەکان دایمە ژایەتیانە کرد پاشان کرا بە 50 خولەک دوایی کرا بە کاتژمێرێک ئێستا تقریبان 15 ساڵە هەر لە کاتژمێرەکە ماوەتەوە کە ئێمە ماوەیەک ڕاستەوخۆ بەرناممانە کرد ئێستا پێشێکی ئامادەیەکەین بەس ئەوە لە ساڵی 2022 پۆدکاست دەکەین و پاشان بەرنامەش هەستی سیاسی بە تێپەڕبوونی کات دەگۆڕێت دوای هەڵبژاردننی فیدرالی ساڵی 2021 پارتی سۆسیال دیموکراتی ئەڵمانیا بۆ ماوەیەکی زۆر بەهێزترین هێز بوو لە ڕاپرسیەکاندا بەڵام لە سەرەتای ساڵی 2022دا پارتی CSU واتای یەکێتی دیموکراتی مەسیحی ئەڵمانیا و پارتی CSU واتای یەکێتی سۆسیالی مەسیحی کە دوو پارتی هەوپەیمان و دەستەخوشکن جێگیان گرتەوە بابەتەکانیشمان زۆر جیاوازە زیاتر دەربارە و لەسەر کووردە لە هەموو ئەڵمانیایە و لە هەر چوار پارچەکەی کوردستان و ئەو ڕووداوانەی لێرەش ڕۆیان بڵێن کە پەیوەندی هەبێ بە پەنابەرەوە پەیوەندی هەبێ بە کۆچبەرەوە کاریگەری هەبێت لەسەر ژیانیان هەوڵێن زانیاریان بین یا لەگەڵیان بدوێن یا خەڵکی هونەرمەند خەڵکی سەرکەوتوی کورد کە بڵێن وەکو میوانی ستودیۆبانگ یەکەین قسە لەسەر شتەکانی یەکەین یعنی فرەلایەنیە بەرنامەکە بە پێی ڕووداوەکان هەوڵێن لەسەر هەر چوار پارچەکەی کوردستان و لەسەر کوردەکانی ئەڵمانیا بەرنامەکە بەڕێوەبەرین کە وەکوتم هەفتەی سەعاتێکە هەفتەیەک بە سۆرانی کە من پێشکەشیەکەم هەفتەیشتر بە کرمانجی کە هاوکارم جەلیلکایە پێشکەشیەکەات. ئێستاش دوای شتەکانم ڕێکۆرد کردووە چمە ستودیۆ بۆی بەرنامەکە بە کۆتایی بێبین و پەخش بکرێتەوە فەرمون لەگەڵما.
ئەمە بڵێن ئەو ستودیۆیە کە بەرنمەکەیتە لێرەیە بە تەواوی تۆمارەکرێت و ئاماداکرێت بۆ پەخشکردن. ڕاستەکەی ئەو زمانی کە بەکاری هێنین لە ڕادیۆی کوردیە کۆسمۆ کوردی زۆر جار گفتوگۆمان لەسەر کردووە ئەبێ زمانێ بێ هەموو لای تێی بگەن خەڵکی ئەکادمی خەڵکی نەخوێنەوار خەڵکی بەتەمەن خەڵکی گەنج بە تایبەت گەنجی لێرە کە کوردی فێر نەبوون یا کوردەکەیان باش نییە هەوڵێن بۆیە تێکەڵەیەکەین ئێمە کوردی پارا و دایمە هەوڵێن بێڵێن لە هەنێ شوێناگەر بزانین کە هەنێک کەس تێناگەن وشە کوردیەکە و شە ئەڵمانەکەش بەکارێنین چکمێمە بەسمانەیە لە بابەتەکان بگەن و بیرمان نەچێ ئێمە خەڵکی کرمانجیشمان زۆرە لێرە ئەبێ ینی کوردیە بێ کە هەوڵ بێن جۆگرەکان زۆربەی تێبگەن و پاش چەند خولەکێ بەرنمەکەدا نەخە لە بەرەوەی لە کوردیەکە تێناگەن بۆیە ینی هوەرێکی گەورەیە چۆن کوردیەکە پێشکەشەکەی بە چ زمانێ بە شێوەیە بۆی هەموو تێبگەن و کە بتوانن سوود لە بەرنمەکە وەرگن. کارگەی سێکولار کاربۆن لە شاری هامبۆرجی ئەڵمانیا بە شێوەیەکی جیاواز ڕوبەڕووی گۆڕانی کەشوها دەبێتەوە. کارگەکە لە ڕێگەی بۆریەکە و تۆکڵی کەکاو لە کارگەی چکلێتەکەی دراوسەکەیەوە وەردەگرێت لە نێو کارگەکە کە کەکاو لە کارگەی دەیکاتەوە خەڵوزی زیندەی بەرهەمێکە لەو پاژماوەجیایی و کشت و کاڵانە دروست دەکرێت کە لە پلەی گەرمی بەرزدا شی بوونەتەوە. جۆگرێژەکانی کۆسمۆ کوردی لێرەدا بەرنامەی ئەم هەفتەیە کۆتایی پێدێت لە یادتان نەچێت دەتوان ڕۆژانی هەینی کاتژمێر 16 گوێ لە پۆدکاستی کۆسمۆ کوردی هەفتەکە بگرن و ڕۆژانی یەکشەمەش لە ڕادیۆی VDR کۆسمەوە کاتژمێر 20 تا 21 گوێ لە پۆدکاستەکە بە مۆسیقا و گۆرانیەوە بگرن. جگە لەوەش دەتوانن لەسەر سپۆتیفای ئەندرۆید و ئەپل گوێ لە پۆدکاستەکانمان بگرن. من کامیل بازرگان بەرنامەی کۆسمۆ کوردی ئەم هەفتەیەم پێشکەشکردن لێرەدا ماڵ ئاوایتان لێ دەکەم و هیوای تەندروست باشی و ئاسوودەیتان بۆ دەخوازم.